ئازیزانی کورسان نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم ئەمڕۆ هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێیەکەم. سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان لە ڕێگەی کورسان نیوزەوە هۆشداری ئەدات ئەڵێ دەگەر دۆخی موچە هاوشێوی ساڵی ڕابردوو بێت ئەوە مامۆستایان هەڵوێستیانە بێت. بەهۆی بارینی بەفرەوە گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەکەن ئەوەش هەلیکاری کاتی بۆ گەنجانی ناوچەکان ڕەخساندووە. بەهای تمەن بەردەوامە لە دابەزین دیناریش بەرامبەر بە دۆلار ناسەقامگیرە. شارەزایان ئەڵێن ڕوون نییە ئاخۆ تمەن لە داهاتوودا دادەبەزێت یاخۆت بەرز ئەبێتەوە. شارەزایەکی کەشناسیەڵێت بەهۆی ئەو بەفر و بارانەی تا ئێستا لە هەرێمی کوردستان باریوە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە مەترسی وشکە ساڵیان لەسەر نەماوە. باسی هەولێر و دهۆکیش دەکات. دووبارە سڵاوتان لێبێ. سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان لە ڕێگەی کورسان نیوزەوە هۆشداریەداتا حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێت هیوایەک نییە ساڵی 2026 دۆخی موچە باشتر ببێت. ئەشڵێت بە دڵنیاییەوە ئەگەر دۆخی مامۆستا و فەرمانبەر بە شێوەی ساڵی 2025 بێ ئەوە ڕەنگە پێشهاتێک ڕووبات کە بە دڵی حکوومەت نەبێت. بەڕاستی ئەگەر چارەسەر نەبێت ئەو خۆتان دەزانن یعنی ئیتر بارودۆخەکە خراپتر دەبێت و دەتوانم بڵێم ینی خەڵکیش بێئومێدتر دەبێت لەوەی کە هەیە و ڕەنگ بێ مەتەلەن کۆمەڵک پێشهاتیش بێتە پێشەوە کە بەدڵی حکوومەت و بەدڵی دەسەڵاتوانە نەبێت. باسی موچەکرا بابەتێکی تر کە هەیە و ڕەنگە چەند مانگێکە موچە خۆران بەخۆیەوە سەرقاڵەکاتەوەیە کە لە هەندێک لە جیهازەکانیان ئامێرەکانی ATM کێشە هەیە ئەمەش ئاستەنگ بۆ هاوڵاتیان دروستەکە ئەوترێت کە پارە ڕائەکێشن بڵین کاغەزەکەیان ئەداتێ ڕەنگە پارەکەش کەم بکاتەوە بەڵام پارەیان ناداتێ. ئەمانەیە سەبارەت بەم بابەتە زانیاری زیاتر لە بڕوا بەهادین پەیامنێرمان لە سلێمانی وەربگرین. بڕوا سڵاوت لێبێ پێمان بڵێم کێشەیەکیە کە باسی لێوە ئاکرێت ئاگادارم کە تۆ بە دوواداچوونیشت هەیە پێمان بڵێ کە چۆناچۆنە هاوڵاتیانە بێ چی بکەن لە کاتیاوایە. بەڵێ زریان سڵاو لێبێت هەڵبەت ماوەیەکی زۆرە ئەم کێشە گرفتە لە ئەیتیەمەکانە دروست بووە جا لە باوەکانی ڕابردوودا بە دوواداچوونی وردم بۆ بابەتە کرد یعنی کۆمەڵێک هۆکار هەن کە ئەم کێشانە دروست بێسە سەرجەم ینی کێشەکان و هەم هۆکارەکان و ڕێگەکانی چارەسەریش پێکەوە خەینە ڕوو زۆرێک لە هاوڵاتیان ینی بۆ نمونە نەک زۆرێکیان بەشێکیان کەیەن لە ئەیتیەمەکان بۆ نمونە موچە چۆتە سەر هەژمارەکەیان و یەن لێرە ئەو بڕەپارەیە وەرەگرن سەردا بۆ نمونە کە کارتەکە خەنە ناو ئەیتیەمەکەوە بەشێکیان کارتەکەیان ینی با بڵێنەوەی کە لە زمانی هاوڵاتیان خۆیانەوەیە ئەیتیەمەکە کارتەکان قوتەیە ینی نان ناتەوە. ئەمە هۆکارەکەی چی ینی یەک دوو هۆکاری تایبەتیانی کە هاوڵاتیان خۆیانە بێ ئاگیان لەوانە بێ بۆ نمونە هەیە ئەو کارتە بانکی کە پێیانە لە گیرفانی دواوی پانتۆڵەکەیان یان لە شوێنەکە دایانێن کە خوار بێتەوە کە ئەو کارتە خوارە بێتەوە ئەیتیەمەکە ڕاستەخۆ خۆی قبوڵی ناکە بۆیە گومانەکە کە ئەم کارتە دزرا بێت یاخود کێشە گرفتێکی هەبێ بۆیە نایاتەوە بە خاوەنەکەی. حاڵەتێکی دیکە هەیە ئەو سیم کارتەی کە لەسەر کارتە بانکیەکە هەیە شوختی تێ ببێت یاخود چۆنەڵی کلێنێکی تێبکەوێ ئەو کاتەش بە هەمان جۆر ئەیتیەمەکە ئەو کارتە بانکیە ناخوێنێتەوە و کێشە گرفتی بۆ دروستەکات و کارتەکە نایەتەوە بە خاوەنەکەی. کێشەگرتێکی دیکەش هەر لەوەی کە ینی ئەیتیەمەکان کار نێنەوە بە خاوەنەکانیان ئەوەیە کە بۆ نمونە لە ناو سیارەیە لەسەر داشبوری سیارە دایانێن خۆر لێ یا شەپۆ لە خاتە ئەو کارتە بانکیەوە ئەوەش واکە کە دووبارە کێشە بۆ کارتە بانکیەکە دروست بێت و لە ئەیتیەمەکانە نەیخوێنێتەوە. کێشەیەکی دیکە هەیە کە ینی خەڵک زۆر ئەم ماوەیە با بڵێن ئەمێک دوو مانگا کێشەی لەوەیە بۆ دروست بوو. ئەوش چییە بۆ نمونە کە کارتەکەی خاتە ناو ئەیتیەمەکەەوە ئەیتیەمەکەی خوێنێتەوە هیچ کێشەیەکی نییە بڕەموچەکەی خۆی دیاریە کات و ڕایە کێشێ پسۆڵەکەی پێیاتەوە ئەیتیەمەکە بەڵام هیچ پارێکی نەیاوتە دەست و هەم ئەو بڕەپارەیەش لە کارتە بانکیەکە ڕۆشتووە. ئەمە کێشەیەکی تەکنیکی ئەو بانکە خۆیەتی
ڕاستەخۆ ئەو کاتی کە ئەو بۆ نەموچە خۆرانە یاخود وڵاتیانە کێشەی ئەو پارەیان بۆ دروستە بێ بۆ نمونە کە پارەکە لە هەژمارەکان ڕۆشتەوە بەڵام ئەیتێمەکە پارەکەی نەیانوێتی ڕاستە خۆ بێتە لە فنگەن بۆ بانکەکەیان و پێیان بڵێن کە حاڵەتێکی ئاوا ڕوویاوە ئێمە چی بکەین لەم حاڵەتەدا و کاتەش با بڵێ بانکەکە لە ماوەی 24 ساعات بۆ 48 ساعات یاخود زیاتر کێشەکەی بۆ چارەسەر دەکات و هەمان بڕەپارە دەگەێنێتەوە دەستی ئەو با بڵێن موچەخۆرە و کێشەیەکی دیکەش هەیە لە ئەیتیەمەکان ئەمان ئەیتیەمەکەی کێشەکە لە بریکە لەو کاتێک کە موچە دەچێتە سەر هەژماری فەرمانبەران بەشێکی زۆری ئەیتیەمەکان لۆدێکی زۆریان دەکەوێتە سەر و هیچ پارەیەکی تیان نامێنێ بۆیە خەڵک کەیە لە ئەیتیەمەکان پارە ڕاکێشێ کارتەکەی دەداتەوە بە خاونەکەی تێمەکەی هیچ پارێکی تیانێ دەڵێت کە بۆ نمونە جێبەجێکردنەکە سەرکەوتوو نەبوو خەڵک وازانی کێشە لە ئەیتیەمەکەیە بەڵام لەو حاڵەتەیە ئەیتیەمەکە پارەی تیانەماوە بۆیە پێویستە بچنە ئەیتیەمێکی دیکە خۆ چاوەڕە بکەن بۆ ڕۆژێکی دیکە تاوەکو ئەیتیەمەکان دووبارە پاریان تێدەکرێتەوە جا ئەم کێشە گرفتیانە زۆر ڕوویاوە لەم ماوەی ڕابردووە بۆیە پێویستە هاوڵاتیان ینی زۆر ئاگاداری کارتە بانکیەکانیان بن کە خوار نەبێتەوە و ئەو شۆرسی بکارتە کە تایەتی شوختی تێنەکەوێت یاخودیشە شەگرفتێکی بە دروست نەبێت بۆی کە بتوانن موچەکانیان بەسەر کەوتوی ڕاکێشن ئەگەر ئەم حاڵەتانشیان توش بوو دەتوانن بچنەوە بانکەکەی خۆیان کارتێکی نوێ ڕاکێشن و بتوانن موچەکانی پێڕاکێشن. سپاس بڕوا بێگومان زانیاریەکانت زۆر پوخت و زۆر هەمەلایەنە بوو دەستخۆش پێماند و نەبی پێیان نێرمان بڕوا بەهادین بوو لە سلەیمانیەوە دەستخۆش بڕوا. ماوەی 2 ساڵە ڕێگەی نێوان هەولێر گوێر تێک چووە هەتاوەکو ئێستا نۆژەن نەکراوەتەوە. شۆفێرانیش ئەڵێن ڕێگەکە ئیتر کەڵکی هاتوچۆکردنی نەماوە پێویستی بە نۆژەنکردنەوەیە سەرباری ئەوەی چەندین جار بەڵێن درابوو کە ڕێگەکە چاک بکرێتەوە بەڵام هەتاوەکو ئێستا چاک نەکراوەتەوە. ساڵانێکی زۆرە ڕێگای هەولێر گوێر تێک چووە و لایەنە پەیوەندیدارەکانیش کەم تەرخەمن لە چاکردنەوەی ڕێگاکە. شوفێرانی ئەم ڕێگایە داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕێگایەیان بۆ چاک بکاتەوە چونکە بەهۆی تێکچوونی ئەم ڕێگایەوە ڕۆژانە تووشی ڕووداوی هاتوچۆ و ئاستەنجی زۆر دەبنەوە. تاسەشتان ئەم لە گەبارانەیە ڕێبانەکان ئەم تێک چووە کەلچیچی نەمە وڵە داواکاری من ئەوەی حکوومەتی هەرێم هیمەتێکی بکە ئەو ڕێی چاکە لێرە هەتا جمکە بم بێرزی بەڕاستی ئەو جۆسایدە لە بۆ گومرجی ئەو بینە زۆر خراپ بووە هەلە دوسێ ڕۆژە بارانەش ماشەڵڵا زۆر خراپ بووە. ئەم ڕێگایە بەهۆی ئەوەی ژمارەیەکی زۆر لە پاڵاوگە و کارگەی شیش و ژمارەیەکی دیکەی کارگەی جۆرا و زۆری لەسرە بە ڕێگایەکی پیشەسازی ناسراوە و ڕۆژانە جموجۆڵی بازرگانی زۆری لەسرە بەڵام بەهۆی تێکچوونی ڕێگاکەوە چەندین ڕووداوی هاتوچۆ تێیدا ڕوو دەدات. ڕاستی ڕێکی زۆر ناخۆشدا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەنەوە ڕێمان لۆ چاکە ڕێک استراتیژیە پاڵاوگە و ئەو گوێڕ و ئەو منتقە هەموو لەسرە چەند زەحمەتە لە بۆ زۆر زەحمە سارە پێشوان هەموو وێران بۆ بەخوای. زیاتر لە 2 ساڵە بەشێک لەو ڕێگایە بە کەڵکی هاتوچۆکردن نەماوە ئەگەرچی چەندین جار لەلایەن لێپرسراوانی شاری هەولێرەوە بەڵێن بۆ چاکردنەوەی ئەو ڕێگایە دراوە بەڵام تاوەکو ئێستا چاک نەکراوەتەوە و وەکو خۆی ماوەتەوە. دەیان شەقامی دیکەی هەولێر وەکو ڕێگای هەولێر گوێر پێویستیان بە چاکردنەوە هەیە و ساڵانێکی زۆرە شوفێرانی ئەو ڕێگایە داوای چاکردنەوەی ئەو ڕێگایە دەکەن بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان گوێی بە داواکاری ئەو شوفێرانە نەداوە و شەقامەکەش هەر وەکو خۆیەتی. بڕیار محەممەد کورسات نیوز هەولێر. لەبەر بارینی بەفرێکی زۆر لە سنووری پارێزگای دهۆ گەشتیارێکی زۆر لە هەموو شارەکانی عێراقەوە سەردانی پارێزگاکە بە تایبەتی ناوچە شاخاویەکان و ئەو شوێنانە ئەکەن کە بەفری لێیە ئەوەش هەلی کاری کاتی بۆ گەنجانی ناوچەکە ڕەخساندووە شمەکەکانیان لەو شوێنانە ئەفرۆشن کە گەشتیاری لێ ئابووری ناسێک ئەڵێت پێویستە حکوومەت زیاتر سوود لە گەشتیاری زستانە وەربگرێت. دیمەنن گەشتێن بە فرێنەر سنوورێ پارێزگا دۆک.
پتریا گوند و ناحی و سنوورێ دهۆک سپی پۆشە و ji bo dîtina van dîmenên befriyên ciwan û birna demakê xweş di nav befrê de geştyareke zor qesta cihên befrê dikin. ئێمە خەڵکی هەولێرین ئیدی لەگەڵ خێزانەکەمان هاتوینەتە ئێرە کە کەشێکی خۆشە لە مێژە بەفرمان نەبینیوە ئیدی کاتێکی خۆش بەسەر بم بە هیوای خۆشی بۆ هەموو لایەک. جايتنا من الموصل فنوينا ئێمە لە مووسڵەوە هاتوین بۆ ئێرە عەبدوڵای کوڕم گوتی باش شتێک لە بەفر دروستکەین و ئێمە خۆمان پێوە مەشغوڵ کرد کاتێکی خۆشمان بەڕێ کرد کەشێکی بەفراوی زۆر خۆشە. ji bo xwegermkirinê di nav befrê de geştyar qesta xwarin û vexwarinên germjî dikin û ev jî bûwa dilîveka kariye bۆ çendîn gencên deverê. Devam vêre boqil kot firûşên çaw qehwe û şêlim û birincabnûk û tiştê tosa. Geştyar jî gelek qest kine vê rastî ereb bo hiraptir. Cihêlê van gunda hemê xwe ji bo gêra bigire sigaretîka bigire ez van manteqa têne vêre xwe şûl kin. ji bo dîtina dîmenên befrî xelkeke zor ji navrast û xwaroyê Iraqê qesta van ciha diket û abûna sek jî dibêjit pêdiviya hikûmet pitir mefa jê geşt û guzara zivistanê wergirin. حکومت هرما کردستان که کرده گشتیا کرده تایبت یکیش وان سپینگاوا پاویژن بوی که کوریژه کامازنا گشتیارا راکش هرما کردستان که و بیت درگه که پیدا کردن دهاتی بوب صدان گنجال البی ولاتی جداره که دهاتی ای که و کوپراسی بیا بیتن حکومت رکلام که باشتر قارون آوراس عراقی و سنور عراق در کوید بو ولاتن کنداوی الامارات القطر البحرین السعودیه بکتن سرشت کردستان و بفرال کردستان هی شان دای راکشان و گشتیار العرب کن چنکی پارنه حالا دوی اکو بزنسمن و سرمایه دارت ما هندک شوان و برهنه را سرمایه خول الجهن گشت و گذار زوستان مزخن و جهن باش چکن و که خلیشان کو داورست و جهن سر تحسین بفری و نمایش و فستیوال و کرنوال بفری درست کن. بۆدەمە چەند ڕۆژەکەیە زێدەباری سڕ و سەقەم و ساریە کەش و هەوای لە خەلک بەردەوام قەستا جهن بەفری دکات. ji bo derbaskirina demên xweş di nav befrê de rijeke zor ya geştyara serdana gundên dewroberê parêzgeha Duhokê dikin. Şêwra Xidir Kursad News Duhok. بێگومان تەنها دهۆک نییە لە ئاکرێش بەهۆی بارینی بەفرەوە گشتیاران ڕوویان لە ناوچە شاخاویەکانی دەڤەرەکە کردووە لە هەندێک شوێن بەفرەکە زۆرە ڕێگەی هاتن و چوون سەختە بە زەحمەت گەشتیاران ئەگەنەوە شوێنانە جا دڵبرین غازی پەیامنێرمان لەم بارەیەوە هەندێک زانیاری بۆ کۆکردوینەوە بابینەریبی بینێرانەدان باش ئەوە کو دیمەنێن لە پشمە دەرکەوێتن سپیبوونا چیایên سنوورê qezawa kiriye diyara li çend rojên derbasbûyê da pêleka pêsiya befirbarînê Herêma Kurdistanê vegirt êk li wan cihan sûnûrê qezawa kiribû ku zûrtirîn befir lêbarî bi taybetî çiyayê pîriz ku zûrtirîn reja befirbarînê se Asya Kurdistanê pitirî heftê sentîman hatbû tomar kirin. Nûkez li serê çiyayê serê sada me diyara li vê re jî befreka zêde bariye bu xelkê deverê nûçeka geleke xweş bû çunkî xelkekî zêde bû geşt û seyranê hatên li nava befrê da wekû dîmana derkevêtin kumeka gencên sûnûrê nahya bicîlê ne hatine vê re bi hindê ku keş û hewayekî xweş bibine ser her çandê ku pilên germê nêzîkî sifrê û befreka zêde bariye çawanin başin ku bûn ku Afrika biryar da bêne nav befrê da خودی پیزانی یعنی بین ناف بفری زوج بخوار گیرین راستی اما دنیا شات بوینه بس چو گوت گلک بفری بس نو کاکیم بو عالم بخوتیتن ساله چوی بفر پتر هات بو ناف ساله خودی ها ساله گلک هات بی راستی اری والا ساله چوی باشتر بی راستی چند روزا سرک بفر هات ل آکری خودی سی چهار روزا سرک هات بفر راستی بی راستان ویریش راستی گلک هات بفر کو بریار دگه برادر بینه ایرا خودی مخر براینو او هاتینا ویری بخو جوی کوار گیرین راستی چای که بخو وخوین دوره ترانیان حشکن گل کدی انا دارید هشکن راستی اما لو في خارينا چونکه ویری دیارنی نجبر بفری همید کتینا بن بفری توازه من دید انگو شرکی گران کری بفری اوه کو بو والله وقت برادره هاتن جاچی خوش ببینو شر بفری بکن باز بو زاكي خوش بالي هذا والله بوهم بعائله نينا خدي لو انا بين اويش بشتي دمك دي بين ان شاء الله بله سرمانه بو كونغو شر بفركري باش بخوش ما قال سرما ما بفرد هر سرما بي هذا والله
تقریبا لێرە چەند بەفر هات یعنی واسه 4 ڕۆژە چۆی خۆی نزیک 45 سانتی هاتە بەێ بەس زۆری لەوەن حەلیە بوونی بەێ بەلەری لەمە ڕۆژە سەیە بەفردار حەلیتن ساڵێت چۆی بەفربارین و بارانبارین gelek kêm bol seçiyayê bijin serê sada ne güçek hat bû ne kezan hat bû ev hemû sebebê kêmiya baran û befrê bûniye belê kêmiya baranê bû befir sara zor baş zor hatı befir İnşallah ziyadî ji dêtin got bijlî çaya çê dige gexwîna xwe tof got tiştê wîne me belê çê zistanî berrî û evanan got gexwîne ne xwe mewleyne bes tof got tiştê we meyne got fikirniya ailet gexu bî nêre İnşallah de inşallah belê memnun gelek spas belê wekû dîmena derkevîtin yanî vêre rêka hatnû çûnê li wan cihên sunûrê qezaya kirî ku befir zêde hat bîtin rêka hatnû çûnê gelek bi zehmet e yani heta xelek geştiyar vê cihê bipirin û bigene serê çiyayê sada yan serê çiyayê pîrisî zehmeteka zêde dibînin çunkî taybetî dumahiya bijin rojê demê êvarî da cadet hemû cemidin Ca hatnû çûn gelek zehmet kevîte heta roja paştir ku roj derkevîtin wî wextê eger tîmên ramalîna befrê bigene êre çunkî cihekî wekî vêre çunkî rêgeka zora serêkîniye tinê demên geştê da xelek dête vêre heta nûke tîmên ramalîna befrê negatine vêre êkil daxwazê xelkê ew e ku dema ku befir bêtin tîmên ramalîna befrê bigene ê vêre bi hundê ku rêkê hatnû çûnê bêne vegirin ئەمەوێت لێرەیە باسێکی بەهایدراوەکانتان بۆ بکەم بەهای دینار بێگومان بەهایتمەن بەرامبەر بە دۆلار و باسی گۆڕانکاریەکان بکەین باسی زێڕ و نەوت ئەمڕۆکە ناکەین لە بەرەوەی کە بازاڕەکان بازاڕە جیهانیەکان داخراون هێشتا نرخەکان هەر ئەو نرخن کە بازار پێداخرا هەرچەند ئەمڕۆ هەندێک گۆڕانکاری هەبوو ڕەنگە گۆڕانکاری لەسەر نەوت دروست بکە باسی ئەوشتان بۆ کەم بەڵام هێشتا ڕوون نییە گەر گۆڕانکاریش دروست بکە گۆڕانکاریەکە ئەوەندە خێرا نابێت جارێکە سەبارەت بە بەهای دراوەکان ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان $100 بە 143,750 دینار داخرا ماوەی چەند ڕۆژێکە توانین بڵین تقریبەن هەفتەیەکەکە بەهای دینار بەرامبەر بە دۆلار دابەزیوە پێشتر لە 141,000 دینارە مامەڵی پێواکرا ئێستا دابەزینێکی کەمی بەخۆیەوە بینیوە ئوترێت کە یەکێک لە هۆکارەکانیەوەی کە کۆتایی ساڵە و هۆکارەوەی کە خواست زۆرە بۆ دۆلار بەڵام دیسان بەشێکی تر لە پسپۆڕان لە شارەزایان نەڵێن هۆکاری تری هەیە و ڕەنگە زیاتریش داببەزێت دەمانەوێت دواتر ئێمە بە قوڵی هەر لەم بەرنامەی ئەمڕۆیە باس لەم بابەتە بکەین بزانێکین گۆڕانکاریەکان هۆکاریان چیە و پێشبینیەکانیش بۆ ئایندەی دینار چیە بەرامبەر بە دۆلار بەڵام سەبارەت بە پاوەن 100 پاوەن لە هەرێمی کوردستان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ بە 190,000 دینار مامەڵی پێوەکرا 100 یۆرۆ بە 167,250 دینار بوو $100 بە 13,760,000 تمەن بوو تمەن بارودۆخی یەکجار خراپە بەرامبەر بە دۆلار هەرچەند لە دوایەوەی کە هاوڵاتیانی ئەو وڵاتە ناڕزایەتیان دەربڕی بەرامبەر بە باری ئابووری و دارایی وڵات هەندێک ینی تمەن بەرامبەر بە دۆلار بەرز بووە ئەتوانین بڵێن بەرز کرایەوە بەڵام بەگشتی بارودۆخی زۆر خراپە و ئەو بارودۆخە کە تمەن هەیەی بەرامبەر بە دۆلار زۆر ڕیشەی ینی تر لەوەیان نەماوەکە کاتی چارەسەر بکرێ ئیلا ئەبێ لەو وڵاتە گۆڕانکاری ڕیشەی لە پێکهاتی ئابووری وڵاتە بکرێت ئەمە جگەلەوەی کە لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئەو وڵاتە بارودۆخی زۆر خراپە سزای ئابووری یەکجار قورسی لەسەرەوە هەموو ئەمانە بوون بە هۆکاریەوەی کە تمەن بەم ڕۆژە بگاکە لە ئێستا ئەیبینین مەترسی یەکجار زۆری لەسرە لە هەرێمی کوردستانیش ینی ئەوانە کە مامەڵە ئەکەن ئەوانە کە شارەزان لە بابەتەکەیە پێشنیارەکەن ئەڵێن هاوڵاتیان با بەلای تمەنانە چن لە بەرەوەی کە داهاتوێکی یەکجار ناڕوونی هەیە و بارودۆخەکەی وانە پێشبینی بکرێت بەستراوەتەوە بە پێشبینیەکان بۆ داهاتوو بە گۆڕانکاری سیاسەکان بۆیە کە تخنی ئەو دراوەکەویە بێ چاوەڕێی مەترسیەکانیشی بکەیت. 1 ملیۆن لیرەی سووری لە بازاڕەکانی هەرێمی کوردستان داوای لەبوردنەکەم باشدا 8,000 دینار و 100 لیرەی تورکیش بە 4,180 دینار مامەڵی پێوە کراوە. وەگوتم ئەمڕۆ گۆڕانکاریەکی گرنگ کە بەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی دراوەکان بەڵامەوەی کە هەبوو دەربارەی نەوت ئەمڕۆ ڕوویدا ئەمڕۆ لە ڤەنزوێلا
هەندێک گۆڕانکاری هەبوو و ئەم گۆڕانکاریانە بۆ نمونە ئەمریکا هێرشی کردوتە سەر ئەو وڵاتە ناتوانین بڵین جەنگە لە بەرەوەی ڤەنزوێلا دەستی نەکردوەوە بەڵام لە چەند شوێنێکی داوە سەرۆکی ئەو وڵاتی دەست بەسەر کردو بە بزانین گۆڕانکاریەکان لە ڕۆژانی داهاتووە چێ بێ چی کاریگەریەک لەسەر نرخینە و لە بازاڕەکانی جیهان دروست دەکات بەڵام لێرەیە کە باسی بەهای دراوەکانم بۆ کردن باسی تمەنم بۆ کردن وتم بارودۆخی و دراوە باش نییە بەهای تمەنی ئێرانی بێگومان بەردەوامە لە دابەزین تەنها لە ماوەی ساڵێکە نزیکەی 2.5 تمەن بەهاکەی لە دەستداوە شارەزایان و کاسبکارانی بازاڕی دراوی سلێمانی ئەڵێن بەهای تمەن وابەستەیە بۆ گۆڕانکاریە سیاسیانە کە لە داهاتووە لە ئێران ڕوئەن ئاماژە بۆشەکەن کە چارەنووسی ئەو دراوە ناڕوونە دیار نییە ئایا لە داهاتووە بەرز ئەبێتەوە یاخود دائەبەزێت. ئەمە 4 ملیۆن و 200,000 تمەنی ئێرانیە دروست ساڵێک بەر لە ئێستا و لە 3/1/2025 ئەم بڕەپارەیە بەهاکەی یەکسان بوو بە $100 ئەمریکی ئەمەش 12 ملیۆن و نیوە بە نزیکەی دوو هێندەی ئەم بڕەپارەی دیکەیە بەهۆی دابەزینی بەهای تمەنەوە لە ماوەی ئەم ساڵدا ئەم 12 ملیۆن و نیوە بۆ ئەمڕۆکە 3/1 ساڵی 2026 بەهاکەی بەرامبەرە بە $100 ئەمریکی. ساڵی 2025 ساڵێکی خراپی ئەم جۆرە دراوە بوو بە تایبەت ناوەڕاستی ساڵەکە. بەڕانی بەهای تمەن بەرامبەر بە $، بە شێوەیەکی تەواو نەرێنی چاوەڕوانی هاتینی ڕۆژی نوێ ناکات. وەڕێگاریەکان سات بە ساتن و هەموو ڕۆژێک دەبێت بوترێت خۆزگە بە بەهای ڕۆژی پێشووی. من لە بازاری دۆلارەکەی سلێمانی ئەو بازاڕەی شوێنی کۆبوونەوەی هەموو جۆرە دراوە جیهانەکانە بەڵام هیچ جۆرێکیان هێندەی تمەن ناجێگیر و ناسەقام گیر نین ئەو مامەڵەکارانەشی ئیشی ئەو دراوە دەکەن نازانن چارەنووسی تمەن چی دەبێت. دوای وەسانی جەنگی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران لەو کاتەوە ئێران بودجەیەکی زەبەلاحی داناوە بۆ نۆژنکردنەوەی سێکتەری سەربازی خۆی. طبعاً ئەمە کوریهێنان دروستەکە کە کوریهێنانی دروستکە ناتوانێت سەپۆرتی بازار کە ناتوانێت سەپۆرت و پاڵپشتی بەهای دراوەکەی بکات. طبعاً بە بەردەوامی تمەن دابەزێت. هەرچەندە دابەزینەکانی پێشووی تمەن پەیوەندیدار بوو بە سزاکانی ئەمریکا بەڵام دابەزینی ئەم جاری تمەن جیاوازترە. جیاواز لە سزاکان بارودۆخی ناوخۆیی ئێران و بەردەوامی خۆپیشاندان و هەڕەشەکانی ئەمریکا گورواتەنی هێندەی تر تەنگیان بە تمەن هەڵچنیوە. کاسبکارانی بازاڕی دراوی سلێمانیش بەردەوام چاویان لە گۆڕانکاریە سیاسیەکانی ئێرانە چونکە هەر بڕیارێکی سیاسی دەکرێت گۆڕانی گەورە لە بەهاکەیدا دروست کات و ببێتە دەرفەتێکی گەورە. سەورەکەم لەگەڵ گۆڕانکاری سیاسی بەهای پارەکە بەست وڵاتێکی مەحدود ئێران نیە تمەن هەموو گۆڕانکاریەکی سیاسی بەهای پارەی ئەو وڵاتە بەقوە دەکات. دەوڵەتەکەیش دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێرانی لەوانەیە بەرەو گۆڕانکاری سیاسی تەسەورەکرێ بۆیە تۆزێک بەهێزی بەخۆیەوە بینیوە تمەنەکە. لە ساڵی 2025دا بەرزترین بەهای تمەن بەرامبەر بە $7 ملیۆن و 860,000 تمەن بوو بۆ $100 ئەمریکی. ترین ئاستیش 14 ملیۆن و 475,000 تمەن بووە. زمانی ژمارەکانیش پێمان دەڵێت تمەن خۆزگە بە دووبارەبوونەوەی ساڵی 2025 ناخوازێت. ئەمیر محەممەد کورسان نیوز سلێمانی. کە ئەم بەفروبارانە ڕۆی لە هەرێمی کوردستان کە ڕەنگە لای هەندێک کەس پرسیار بێ کە ئایا هێشتا لە دۆخی وشکە ساڵیان یان نامن کەسانێکە ناسمە گردو مەتریش ببارە هەر هێشتا ئەڵێن پەڵەی نەیاوە بەڵام بارینی بەفروبارانی زۆر لە هەرێمی کوردستان بە تایبەتیش لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە وای کردووە مەترسی وشکە ساڵی نەمێنێت. شارەزایەکی کەشناسی پێشبینیەکە لە ڕۆژی شەممەی هەفتەی داهاتووەوە شەپۆلێکی تری بەفروباران هەرێمی کوردستان ئەگرێتەوە. ڕێباز عەبدول شارەزای کەشناسی بە کورسانی نیوزی وێت مەترسی وشکە ساڵی لە کاتێکایە کە بڕی بارانبارین لە ساڵێکە لە 255 ملیم کەمتر بێ بەڵام تا ئەم کاتە لە سلێمانی 391 ملیم و لە هەڵەبجەش 304 ملیم بارانباریوە. وتیشی پێشبینی ئەکرێت بەو شەپۆ لە نوێ کە ڕوو لە هەرێمەکات پارێزگاکانی هەولێر و دهۆکیش مەترسی وشکە ساڵیان لەسەر نەمێنێت.
پێشبینی ئەوە ناکرێت کە ئەم ساڵ بە هیچ شێوەیەک لە هەرێمی کوردستاندا وشکە ساڵیمان هەبێت ئەو پێشبینیانەی کەوا تا ئێستا ئێمە وەریەگرینەوانێ شەپۆلی بارانبارینی دەی 2026 سەتاسەری دەکاکاتە ڕۆژی شەمەی داهاتوو هەرێمی کوردستان نەگرێتەوانێ ڕێژەکە بە بەداوامی دەگۆڕێت و شەپۆلەکە بە بەداوامی ئاسەکەش یەگۆڕێت بۆیە پێشبینیەکان لە ئێستادا بۆ ئەوەن کەوا ڕێژەی بارانبارینەکانی هاوشێوەی شەپۆلەکەی دوێنێکە بێت کە ڕێژێکی بارانبارینی زۆر بەرزیتیا بێت و بەمەش دوو پارێزگای دووەک و هەولێر لە مەترسی وشکە ساڵی بە تەواتی دەرباز ببوون و وشکە ساڵیمان نەبێت. وەزارەتی نەوتی عێراق ئەڵێت ساڵی ڕابردوو 50 ملیۆن لیتر نەوت ڕەوانەی هەرێمی کوردستان کراوە بۆ ئەم ساڵیش هەمان بڕ ئەنێردرێت. عەبدولساحب حەسناوی وتەبێژی وەزارەتی نەوتی عێراق ئەڵێت لە کۆی 2 ملیۆن خێزانی عێراقی هەتا ئێستا 1,500,000 خێزان لە ڕێگەی ئەپلیکیشنی ئەلکترۆنی تایبەت بە دابەشکردنی نەوت ناوی خۆیان تۆمار کردووە. لەو ژمارەیە 185یان بەشە نەوتیان وەرگرتووە بۆ هەر خێزان 100 لیتر نەوت بووە. سەبارەت بە پشکی هەرێمی کوردستانی ژووتی ساڵی ڕابردوو 50 ملیۆن لیتر نەوت بۆ هەرێمی کوردستان دابین کراوە، ئەم ساڵیش هەمان بڕ دابین نەکرێت. فەرمانگەی گشتی بازرگانی تایلەند ڕایگەیاندوواڵێت عێراق لە 11 مانگی سەرەتای ساڵی 2025 950,000 تۆن برنجی لە تایلەند کڕیوە. گەورەترین هاوردەکاری برنجی ئەو وڵاتەیە. عێراق هەروەها ئەشڵێت مەزەندە ئەکەن هەناردەی برنجی تایلەند لە نێوان 7.8 بۆ 8 ملیۆن تۆن بێت لە ماوەی ساڵەکەیە کە پێشبینیەکانی تێپەڕاندووە. هۆکارەکەشی بەرزبوونەوەی خواست و بەرزبوونەوەی بەرهەمهێنانی برنجە لە وڵاتە. برنج سەرچاوی سەرەکی خۆراکە بۆ ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی جیهان بە تایبەتی لە ئاسیا، ئەفریقا و ئەمریکای باشوور زیاتر لە نیوەی هاوڵاتیانی جیهان وەک خۆراکێکی سەرەکی پشت بە برنجە بەستن. بێگومان خۆشمان وەک هاوڵاتیانی کوردستان ئەگەر ڕۆژێک دوو ژەم برنج لەسەر سفرەمان نەبێت ژەمێک هەر هەیە. لە بەرەم هۆکارانە قەبارەی بازاڕی برنجیش بەردەوام گەشە ئەکات. مەزەندە ئەکرێت ئەم ساڵ قەبارەی بازاڕی برنج لە جیهانا بێگومان بگاتە 313 ملیار و 120 ملیۆن دۆلار. هۆکاری گەشەی بازاڕەکە بۆ بەرزبوونەوەی خواست لە وڵاتانی تازە پێگەیشت و ئەگەڕێتەوە. برنجی بەسمەتی بە باشترین جۆری برنج ناسراوە لە جیهانە کە هندستان ڕۆڵی سەرەکی ئەگەڕێت لە بەرهەمهێنان و هەناردەکردنی. هەرچەندە عێراق خۆی بڕێکی کەم برنج بەرهەمهێنێت لە ناوخۆیە، بەڵام بۆ هاوردەی برنج لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی لە ڕیزبەندی یەکەمایە. خواستێکی زۆر هەیە بۆ برنج لە عێراق. لە هەرێمی کوردستانیش لە هەموو پارێزگاکان برنج بەرهەمهێنرێت، بەشی هەرە زۆریشی لە پارێزگای دهۆکە. بالێرە هەندێک ژمارە دەربارەی برنج بخەینە ڕووبا بزانێکین قەبارەی مامەڵەکردن بە برنجەوە لەسەر ئاستی جیهان بە شێوەیەکە باسی ئەو وڵاتانەشەکەین کە زۆرترین برنج لەسەر ئاستی جیهان بەرهەمەهێنن. بەڵام سەرەتا با بە قەبارەی بازاڕەکەی دەست پێ بکەین. لەبەرەوەی تازە ساڵی 2025 تەواو بووە لەم ڕۆیان ئەتوان بڵێم لە ماوەی 1-2 هەفتەی داهاتوو شاو داتانە کە بڵاوە بنەوە مەزەندەکردنن. ناتوانین کە بڵین داتای ورد و پشتڕاستکراون، بەڵام مەزەندە ئەکرێت لە ماوەی ساڵی ڕابردووە قەبارەی بازاڕی برنج لەسەر ئاستی جیهان 313.1 ملیار دۆلار بوو بێت و پێشبینیش ئەکرێت کە تا ساڵی 2030 بۆ 349.1 ملیار دۆلار بەرز ببێتەوە. باشترین جۆرەکانی برنج بەسمەتی، یاسەمین و هەروەها کۆشیهی کارین، ئەمە 3 جۆر برنجن کە بێگومانەوترێ باشترین جۆرەکانی برنجن و زیاترین خواستیشیان لەسەر ئاستی جیهان. ئەگەر باسی بەرهەمهێنەرانی برنج بکەین، بەرهەمی برنج لە ماوەی ساڵی ڕابردووە لە ماوەی ساڵی 2025 138 ملیۆن تۆن بووە کە هەڵبەتە برنجی
بەسمەتی بە دیاری کراوی ئەگەر باسی بکەم و هەناردەکەی 22 ملیۆن تۆن بووە بۆ زیاتر لە 100 وڵاتی جیهان لەلایەن هندستانەوە بەرهەمی هندستان و هەناردەی هندستانە لە بەرەوەی کەوتم برنجی بەسمەتی باشترین برنجە و زیاترین خواستی لەسرە و تەنها ئەو جۆرەش کە هەناردەی کردووە 5 ملیۆن تۆن بووە. هاوردەکاران گەورەترین هاوردەکارانیش لە هندستانەوە سعودیا، ئێران، عێراق و ئیماراتن. دیارەکە ئەمە وڵاتانن کە ئەو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن کە بە پێی کولتوریش برنج یەکێکە لە خواردنە سەرەکیەکان. عێراق پێنجەم گەورەترین هاوردەکاری برنجە لەسەر ئاستی جیهان بێگومان و لەسەر ئاستی وڵاتانی عەرەبیش ڕیزبەندی یەکەمی هەیە. بەرهەمی ناوخۆی برنجی عێراق 20,000 تۆنە بە پێی ئەو خواستە کە هەیە بە پێی بەکارهێنانەکەی حتمەن بەرهەمهێنانەکەی زۆر نییە، بەڵام هاوردەکارێکی گەورەی لەسەر ئاستی جیهان وەکوتم پێنجەم وڵات و لەسەر ئاستی وڵاتانی عەرەبیش یەکەمە. هاوردەی ساڵانەی برنجی عێراق 1.66 میلیارد دلار، 1 میلیارد و 660 میلیۆن دلار ساڵانە بۆ هاوردەی برنج لە عێراق دراو ئەچێتە دەرەوە کە لە سەدا 4.3 هاوردەی جیهانە. ئەنی تەنها هاوردەی عێراق ئەو ڕێژەیە لە هاوردەی جیهان بۆ خۆی تەرخانەکە. پێویستی ناوخۆش ساڵانە بۆ هەر تاکێک واتە هەر هاوڵاتێکی عێراقی ساڵانە لە نێوان 35 بۆ 45 کیلۆگرام برنج ئەخوات کە ئاستێکی زۆر و خواستێکی زۆرە بۆ ئەو بەرهەمە. با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. باسێرەمی کوردستان ئەگەر بکەم هەر تاکێک ساڵانە 39 کیلۆگرام برنج ئەخوات، هیچی وهی لە عێراقەکە نەگێڕاوەتەوە. هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بەکارهێنەرێکی باشی برنجن، بەڵام بەرهەمێکی ناوخۆی باش و جوان و بە کواڵەتیشمان هەیە. هەر ئەسڵەن کاڵین برنجی کوردی ئیتر نرخەکەی گرانە و ینی ئەو کەسانە کە حەزیان هەیە بۆ برنجەزان کە تام و چێژێکی جیاوازی هەیە، بەڵام بەگشتی هەموو برنجی هەرێمی کوردستان 79.7 لە دهۆک بەرهەمەهێنرێت، 9.9 لە گەرمیان بەرهەمەهێنرێت، لە هەولێر 5.8 برنجی هەرێمی کوردستان بەرهەمەهێنرێت. سلێمانی ڕیزبەندی چوارەمی گرتۆ 2.9 برنجی هەرێمی کوردستان لە سلێمانی بەرهەمەهێنرێت. هەڵەبجە لە ڕیزبەندی پێنجەمایە بە 0.99 و ڕاپەڕێنیش لە ڕیزبەندی شەشەمایە بە 0.6 بەرهەمهێنانی برنجی هەرێمی کوردستان. ئەگەر هەڵە نەبم هاوڕیان ئەمە کۆتا نەخەی زانیاری ترمان هەیە سەبارەت بە هەرێمی کوردستان. هاوردەکەی بێگومانە و برنجەکە لە هەرێمی کوردستانیش بەرهەمەهێنرێت توانای جوابدانەوە یان توانای پڕکردنەوەی خواستە 39 کیلۆگرامی و 40 کیلۆگرامیەی نییە، بۆیە هاوردەیەکی باشیشی هەیە کە 240,000 تۆن بێگومان بە بەهای 250 میلیۆن دلار ساڵانە هەرێمی کوردستان برنج هاورداکە و ئەو وڵاتانش کە هەرێمی کوردستان هاوردەیان لێواکە سەرەتا هندستانە و برنجی هندستان بەناوبانگە هەر مارکێتێک ئەچی بێگومان جۆرە جیاوازەکانی برنجی کە لە هندستان بەرهەم هاتبێت لە مارکێتەکانە بیندرێت. لە چینەوە هەرێمی کوردستان برنج هاورداکە، لە پاکستان و رووسیا و ئەمریکاشەوە هەروەها هاوردەی برنجی هەیە هەرێمی کوردستانەمە. کۆتا زانیاریمان بوو دەربارەی بابەتی برنج و بەرهەمی برنج لەسەر ئاستی جیهان و لە عێراق و لە هەرێمی کوردستانیش کە بەکاربەرێکی باشی ئەو بەرهەمن. بەڵام ئەچینە ئێران لە کاتێکە ناسەقامگیری دراو لە ئێران تەنگی بە هاوڵاتیان هەڵچنیوە، ناڕزایەتی هاوڵاتیانی لێکەوتوتەوە. پارێزگاری بانکی ناوەندی ئەو وڵاتەش دەستی لە کار کێشایەوە و عەبدولناسر هیممەتی بووەوە بە پارێزگاری بانکی ناوەندی. بۆیە ئەڵێم بووەتەوە بە پارێزگاری بانکی ناوەندی لەبەرەوەی پێش ئێستاش خولێکی تر پارێزگاری بانکی ناوەندی بووە. ئەمە دووەم خولیەتی لەو پۆستەیە. هیممەتی دەربارەی بەهای دراو پێی وایە کە نابێت لە وڵاتە کار بە چەند بەهای جیاواز بکرێت بۆ دۆلار، واتە بازار و بازرگانان و هاوڵاتیان و هەموو جومگەکانی دیکەی ئابووری دۆلاریان بە یەک بەهای دیاریکراو ئەبێ دەست بکەوێت و ئەوە بەواتای نەهێشتنی دۆلاری حکومیە بۆ بازرگانان و بۆ هاوردەکاران. هیممەتی پێشتر وەزیری ئابووری و دارایی کابینەی پزیشکیان بوو کە لە پەرلەمان لێپرسینەوەی لێکراو لە کار لادرا.
با هەندێک زانیاریتان دەربارەی پارێزگاری ئەو پارێزگاری بانکی ناوەندی بێگومان کە دەستی لە کار کێشاوەتەوە و پارێزگارە نوێیەکە کە هاتووە دیسانەوە ینی بووەتەوە بە پارێزگاری بانکی ناوەندی بۆ بخەمە بەردەست و هەندێک زانیاری لەم بارەیەوە وەربگرین. بێگومان پارێزگارە پێشوەکەی بانکی ناوەندی ئێران ئەمەکە بەم تازەیانە دەستی لە کار کێشاوەتەوە محەممەد ڕەزا فەرزینە کە لە 29 ساڵی 2022 لە کابینەی ڕئیسی دەستی بەکار کرد، بەڵام ئەوەی کە جێی سەرنجە لە هەمان ڕێکەوتە لە 29 ئەم ساڵ 2025 لە کابینەی پزیشکیان نەک بزەبت لەو ڕۆژە دەستی لە کار کێشابێتەوە، بەڵام بە دیاریکراوی لەو ڕۆژەیە لەلایەن حکوومەتەوە دەست لە کارکێشانەوەکەی پشتڕاست کرایەوە و ڕاگەیەندرا. بەڵام ئەگەر باسێکی کارنامەکەی بکەین، بێگومان کارنامەی پارێزگاری بانکی ناوەندی تەنها دۆلار نییە، بەڵام دۆلار لە ئێران بووە بە بابەتێکی زۆر گرنگ و سەرەکیانی کاریگەری ڕاستەوخۆ لەسەر سفرەی هاوڵاتیان لەسەر ژیان و بژێوی هاوڵاتیان دروستەکە، پێوەرێکی باشیشە بۆ هەڵسەنگاندنیەوەی کە بۆ نمونە کەسێکە لەسەر کار بووە، کابینەیەکە لەسەر کار بووە، ئەدای ئابوووریەکەی چۆن بۆ کارەکانی چۆن بەڕێوە بردووە. بەڵام نرخی دۆلار لە کاتی دەست بەکاربوونی فەرزین کە ئێستای دەستی لە کارکێشاوەتەوە 4 ملیۆن تمەن بووە کە لە ڕۆژی دەست لە کارکێشانەوەیە 14 ملیۆن تمەن بووە، جیاوازیەکە یەکجار زۆرە. دابەزێنی تمەن بەرامبەر بە دۆلار لە ینی لەو ماوەیە کە فەرزین لە پارێزگاری بانکی ناوەندی بووە، مانگانە تمەن بەرامبەر بە دۆلار 3.3 دابەزیوە و لە ماوەی 3 ساڵە 225 دابەزێنی تۆمار کردوانی ئابۆیە توانین بزانێکین کە دۆخەکە چەند خراپ بووە لە ماوەی ئەو 3 ساڵەیە کە فەرزین لەسەر کار بووە. بەڵام ئەوەی کە ئەگەڕێتەوە، ئەوەی کە هاتووەتەوە و بووە بە پارێزگاری بانکی ناوەندی وەکو لە هەواڵەکەشا بۆم باسکردن، عەبدولناسری هیممەتیە. عەبدولناسری هیممەتی پێشتر وەزیری دارایی و ئابووری بوو لە ئێران، لە پەرلەمان لێپرسینەوەی لێکرا، لە کار لادرا، یەکێک لە هۆکارەکانی لە کار لادرانی ئەم بارودۆخی تمەنە بوو بەرامبەر بە دۆلار، بەڵام ئەوەی کە هاتووە بووەتەوە بە بەرپرسی شوێنێکی ئاوا گرنگ ئەبێ بزانێکین کە بارودۆخەکە بەرەو چه ئاراستەیە گەڕوە. بەڵام دەربارەی عەبدولناسری هیممەتی لە دایکبووی 1957 لە پارێزگای هەمەدان دکتۆرای ئابووریە. پۆستەکانی پێشووتری ئەگەر بمەوێ بۆتان باس بکەم، وەزیری ئابووری و دارایی بووە وەکو باسم کرد، دوور خرایەوە، پارێزگاری بانکی ناوەندی بووە لە نێوان ساڵانی 2010 بۆ 2021 و ئەمە خولی دووەمیەتی لەم پۆستە کە دیسان بێتەوە. بەرپرسی بیمەی ناوەندی کۆماری ئیسلامی ئێران بووە و بەڕێوەبەری بانکی ملی ئێران بووە یەکێک لە بانکە هەرە گرنگەکانە لە وڵاتە. هەموو ئەم پۆستانە کە هەی بووە پۆستی زۆر گرنگ بوون لە وڵاتە کە ئەتوانیوێت، یان ئەگەر پۆستێکە کە ئەتوانێت کاریگەری دروست بکە باشتر وایە ئاوا بڵێ. هۆکارەکانی دوورخستنەوەی هیممەتی لە وەزارەتی دارایی و ئابووری یەکەمیان ناسەقامگیری بەهای دراو بووە. هەر ئەو هۆکارەکە لە وەزارەت لاچووە گێڕاوێتیەوە بۆ پارێزگاری بانکی ناوەندی. یەکێکی تر لە بابەتەکان هەڵاوسان بووە، یەکێکیان کارامەیی لە بەڕێوەبردننی ناکارامەیی لە بەڕێوەبردننی بازار بۆەوە تا ڕخنەیەکە پارلەمانتاران لە کاتی لێپرسینەوە لێیانەگرتەوە بووکە بەڕێوەبردننی بازار لان وەزارەتەکەیەوە باش نەبووە و گرانی بەرهەمە سەرەکیەکانیش بابەتێکی تری لە کارلادرانی بوو. بەڵام ئەگەر باسی کارنامەی هیممەتیش بکەم، دیسان وەکوتم لە ماوەی ئەو ساڵانەکە پارێزگاری بانکی ناوەندی بۆکو یەکێک لە پێوەرە ئابوووریەکانی ئەو ساڵانەی ئێران لە دەستپێکی کارکردنەکەیە 100 دۆلار 10 ملیۆن تمەن بوو، لە کۆتایی کارکردنەکەیە 100 دۆلار گەیشتوتە 23 ملیۆن و 500 هزار تمەن. دیسان لەوێشە کارنامەیەکی زۆر باشی نەبووە. ئەگەر باسی بانکی ناوەندی ئێرانیش بکەم، ساڵی 1960 مەزراوە بەرپرسیارەتیەکانی سەرەکی ترین بەرپرسیارەتیەکانی ئەو بانکە ڕێخستن و جێبەجێکردنی سیاسەتەکانی دراوی وڵاتە بەڕێوەبردنە بۆ بەهای دراو یەدەگی دراواتە ئەتوانێت هەم بەهای دراویانی هەندێک سیاست بگرێتە بەرکە بەهای تمەن بەرامبەر بە دۆلار ڕێک بخاتەوە، هەمەتوانێ یەدەگی دراوی وڵات بەرزی و نزمی پێ بکە. چاودێری بانکەکان و دامەزراوە داراییەکان یەکێکی تر ئەم ینی بانکی ناوەندی لە هەموو وڵاتێک ڕۆڵێکی زۆر زۆر گرنگ و سەرەکی ئەبینێت و چاپکردن و دەرکردنی دراو بابەتێکی تر لە بەرپرسیارەتیەکانی، کۆنتڕۆڵکردنی نەختینە و هەڵاوسانیش بابەتێکی ترە لە بەرپرسیارەتیەکانی
بانکی ناوەندی ئێران وەکو هەموو بانکە ناوەندیەکانی جیهان لە سەرانسەری جیهان بێگومانەمە بەشێکن لە بەرپرسارەتەکانی بانکی ناوەندی. بەڵام دوای ئەمەوێ باسی بابەتێکی ترتان بۆ بکەم. بێگومان لە ماوەی ساڵانی ڕابردوو کەسانێکی زۆر لە بانکی ناوەندی ئێران هاتوون و چوون کە ئالێرەوە ئەمەوێ باسی گۆڕانی نرخی تمەم بکەم بەرامبەر بە دۆلار لە سەردەمی بەرپرسیارەتی ئەم کەسانە. سەرەت تا محسنی نوربەخش بووە ساڵی 1994 بۆ 2003 پارێزگاری بانکی ناوەندی بووە. لەو سەردەمەیە دۆلار لە بێگومان 251 دۆلار لە 250 تمەنەوە گەیشتووە تا 818 تمەن 227 بەرز بووەتەوە لە سەردەمی نوربەخشە. دواتر ئیبراهیم شەیبانی بووە بە پارێزگاری بانکی ناوەندی ئێران کە لە سەردەمی ئەویشا دیسان تقریباً 2003 بۆ 2007 لە سەرکار بووە 14 ئەتوانین بڵین تقریباً بارودۆخەکەی بە لە بەرچاوگرتنی ساڵەکانی بەرپرسارەتیشی لە هەمویان باشتر بووە 14 تمەن بەرز بووەتەوە. دوای ئەو تەحماسب مەزاهری بووە کە ئەو تەنها 1 ساڵ پارێزگاری بانکی ناوەندی بووە. لەو 1 ساڵەیە 105 دۆلار بەرز بووەتەوە. ناتوانین بەراوردی بکەین بەوانی ترکە 3 ساڵ و زیاتر لە 3 ساڵ بەرپرسارەتیان هەبووە. دواتر مەحمودی بەهمەنی بووە 2008 بۆ 2013 بێگومان کە لە 984 تمەنەوە بێگومان دۆلار گەیشتووەتە 3,145,000 تمەن 219 بەرز بووەتەوە. دواتر وەلیۆڵا سەیف بووە کە ساڵی 2013 بۆ 2018 بەرپرسیارەتی هەبووە لە 225.4 تمەن بەرامبەر بە دۆلار دابەزیوە. دوای ئەو هیمەتی بووە کە هیمەتی وەکو وتم 2018 بۆ 2021 بەرپرس بووە. لە سەردەمی یەکەمی هیمەتیە کە پارێزگاری بانکی ناوەندی بووە تمەن بەرامبەر بە دۆلار 130 دابەزیوە کەەوە دووبارە هاتۆ ببزانین چی لە تمەنەکە بەرامبەر بە دۆلار. 2021 بۆ 2022 علی ساڵحی بووە لەو 1 ساڵەیە 146 دۆلار بەرز بووەتەوە و لە سەردەمی ڕئیسی و پزیشکیانیشا محەممەد ڕەزا فەرزین پارێزگاری بانکی ناوەندی بووە کە لە کاتی کابینەی ڕئیسیە بەهای تمەن بەرامبەر بە دۆلار 170 دابەزیوە و لە سەردەمی کابینەی پزیشکیانە کە بێگومان محەممەد ڕەزا فەرزین پارێزگاری بانکی ناوەندی بۆ 1997 بەهای تمەن بەرامبەر بە دۆلار دابەزیوە. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی ئەم بابەتە چەندابێ بزانین کە پارێزگاری بانکی ناوەندی و ڕێکارەکان کە ئیگرێتە بەر هەموو شتێک نییە بۆ کۆنتترۆلکردنی بەهای دراوی ئەو وڵاتە پێکهاتی ئابووری ئەو وڵاتە ئابووری ناسانەڵێن کە کێشەی ڕیشەی هەیە بێ چارەسەر بکرێت جگەلەوەی کە فشارێکی زۆری نێودەوڵەتیشی لەسەرەوە ئەوانەشە بێ چارەسەری بۆ بدۆزرێتەوە. بەڵام باسی کانزایەکی گرنگتان بۆکەم ساڵی 2025 ساڵێکی باش بوو بۆ ئەلمنیۆم لەبەرەوەی چین بەرهەمهێنانی ئەلمنیۆمی سنۆردار کردبوو هەروەها بەهۆی پیشەسازی ئۆتۆمبیل و وزەی خاوێن خواست لەسەر ئەو بەرهەمە بەرز بۆ ناهاوسەنگی لە نێوان خواست و خستنەڕوو بۆ ئەو بەرهەمە ڕوویدا و نرخەکەی بە نەرمی بەڵام بە بەردەوامی بەرز ئەبووەوە. بازاڕی جیهانی ئەلمنیۆم لە ساڵی 2025 یەکێک بوو لە سەقامگیرترین بازاڕەکان و لە هەمان کاتدا ساڵێکی بەرهەمدار بوو بۆ کانزایە. بەو پێی نرخەکەی لە بۆسەی کانزاکانی لەندەن و بازاڕەکانی دیکە بەهۆی ناهاوسەنگی لە نێوان خواست و خستنەڕوو و هەروەها گرنگیدان بە ئەلمنیۆم لە پیشەسازی نوێ و پیشەسازی کەم کاربۆن بەردەوامی و بە نەرمی بەرز بووەتەوە. ئەوەی پەیوەندی بەلایەنی خستنەڕووی ئەلمنیۆم هەیە لە ساڵی 2025دا چین کە گەورەترین بەرهەمهێنەری ئەلمنیۆمی جیهانە درێژەی بە سیاسەتەکانی پەیوەست بە ژینگەدا و ڕێگر بوو لەوەی بەرهەمهێنان بە خێرایی گەشە بکات. ئامانجیشی کەمکردنەوەی بەکارهێنانی وزە و کۆنتترۆڵکردنی بڵاوبوونەوەی کاربۆن بوو. هاوکات تێچووی بەرزی وزە و سنوورداربوونی بەرهەمهێنانی خاڵبی ئەلمنیۆم لە هەندێک شوێنی جیهان بووە هۆی ئەوەی خستنەڕووی ئەلمنیۆم کەمتر بێت لەو ئاستەی کە پێشبینی دەکرا. سەبارەت بەلایەنی خواست لە ساڵی 2025دا بازاری ئەلمنیۆم لە ڕووی خواستەوە بەهێز بوو. بەرزبوونەوەی خواست لە پیشەسازی ئۆتۆمبیل بە تایبەت ئۆتۆمبیلی کارەبایی، پەرەپێدانی ژێرخانەکانی وزەی خاوێن، پەرەپێدانی پرۆژەکانی گواستنەوە و هەروەها بەرزبوونەوەی بەکارهێنانی ئەلمنیۆم لە پیشەسازی بیناسازی و پاکێجینگ پاڵپشتیان لە خواستی جیهان بۆ ئەلمنیۆم دەکرد. تایبەتمەندیەکانی ئەلمنیۆم لەوانە کێشی کەم،
توانای ڕیسایکلین و ڕۆڵی ئەلەمنیۆم لە باشترکردنی کارایی وزە پێگەیەکی تایبەتی پێداوە لە پیشەسازی وزەی خاوێندا و بووەتە هۆی بەرزبوونەوەی خواست بۆ کانزاکە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا. پێشبینیەکان بۆ ساڵی 2026 باز لەوە دەکەن کە لەم ساڵە نوێژدا بە تایبەتی لە 3 مانگی سەرەتای ساڵدا بارودۆخی ئەلەمنیۆم هاوشێوەی ساڵی ڕابردوو باش دەبێت. درێژە کێشانی سنووردارکردنی بەرەمێنانی ئەلەمنیۆم لەلایەن چین و هەروەها سیاسەتەکانی ژینگەی ئەوروپا خستنە ڕووی ئەلەمنیۆم سنووردار دەکات و نرخەکەی بەبەرزی دەهێڵێتەوە. لە هەمان کاتدا پێشبینی دەکرێت خواستی پیشەسازی جیهان بە تایبەتی لە کەرتەکانی پێیوەست بە وزەی خاوێن و پیشەسازی پێشکەوت و لە سەرەتای ساڵی نوێدا بەبەرزی بمێنێتەوە. سەرەڕای ئەوەش ئەلەمنیۆم لە 3 مانگی سەرەتای ساڵی 2026 هەندێک مەترسی لەسرە. لەوانە گۆڕانکاریە ئابوووریەکان، گۆڕانی ڕێڕەوی سیاسەتە داراییەکان لە ئابوووریە گەورەکان بە تایبەتی لە ئەمریکا و هەروەها ناسەخامگیری بازرگانی و جەنگی بازرگانی لە نێوان وڵاتان. بەڵام ئەگەر شۆکێکی گەورە لە بازاردا ڕوونەدات، ئاراستەی بازار وە سەخامگیری لە نرخەکەیدایە. بەگشتی دەکرێ بڵێن ساڵی 2025 ساڵی جێگیربوونی پێگەی ئەلەمنیۆم بوو وەک کانزایەکی استراتیژی لە ئابووری جیهاندا. چاوەڕێژ دەکرێت لایەنی کەم لە کورتمەودادا وەک بژاردەیەکی باش ببێتە جێی سەرنجی چالاکی پیشەسازی و وەبەرهێنەرە. بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵابووریەکانم پێشکەشکردن. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.